ئەبسەدەما پێناسکردنا کەیسا شنگالێ وەک جینۆساید داواکارێ بەرێ دادگەها لەهای سەردانە ئێزدیا کرد ئەلپەرستگا لالش داکوش نزیکڤە کەیسا شنگالێ بێتە ناسین دو کۆریدۆرۆین دادگەها نێودەوڵەتیدا ئللا های محاولەیەکە پرۆسێسەکە دێپڕێڤە بن خۆبەخشێت هاتینش محکەما لا هەیە دووەدی و خەڵکی ترێ گەلوان هاتین حتا مەصرفەوان بدەن مصورێت هاتین هەموو تشتێ بەردەستێ هەی بەس ئەڤە نەبەسەک و ئامانجا ئێزدیا کوبجی بێت ئێزدی پێویستیوان بترەژوێکێ ئەڤە بۆ تاریخەیە هاتناوی ڕاستی گەلەکە گرنگەژمەڕە چەنگووی کۆنێکشنێت خۆ هەینە تساڵاتێت خۆ هەینە پەیوەندیت خۆ هەینە یعنی ما کێزێ خۆژێرە شەرح کرد چ بسەرێمە هاتیە و بۆچی ئەڤ بسەرێمە هاتیە و ئەف جینۆسایدا و مەچێ ئەدلێت قانونی هەتان هەیەت کۆم کرین و ئەمت محتاجی چینە گۆتە مازێ هاریکارە وەکم ئەس کێزیوە بگەینمە دەولەتە المؤتمر کۆنفرەنسێک وێ چێبێ هەیڤا 11 الدادگاه نێودەوڵەتی على أساس 123 دەولەتن بووینە ئەندامش بێ دادگەهێ ئەوێجەوی دوێ جوامێری ئەمت حاضر بن دا ئەمژی کێزێ خۆ تەقدیم بکەنە باوان دەولەتە ئەو دەولەت هاریکارە ئەمە بکەن محکەمە کێزێ مەقابول بکات کچەکە ڕزگار بووش دەستێ چەکدارێن داعش بێژێت مەچەند بەلگەن بەرچاودانە داواکارێ گشتی و دیسان بێژێت مەداخواژێ کرد کو هەموو هێزن خۆ تەرخانکەن ji bo pênaskirina kêsa şingalê ev cînosaydê ber hatbû cavê xwe bibîne hîj qediya cînosayda serê êzdiya hatî hîj li mehkema dawlî de venegirîne û ka muwafeqe jî hikûmeta Iraqê ser nehatiye û ka wetayîq û ol bawî nebûn hatîne hatbû bibîne ka çi wetayîqin ka çi bi serê xelkê êzidî hatiye û xastan xelkê şingalê daxwazim me hemû ga jî bo ka qediya me bicih bînin û cînosaydîş êzdiya re ew kin Luis Omako davakarê giştiye berê li dadgeha Lahayê di pêrezkonferansekê delperestgeha Laliş got em dê parîkariya êzdiya belga kom bikeyn û dibêjne dadgeha Lahayê da ku bêtir hîviyê bidayne kêsa şingalê da ku bîte cînosayd em dê çîne dadgeha Lahayê û parîkariya êzdiya dê hewl den kêsa şingalê û hemû kiryar û tawanên Daişê yê bi serê xelkê sivîlînan bikeyne cînosayd û moçapêkeftin jî gel wan kesa kir ئەوش دەستێت چوان چەکدارە ڕزگار بووین و ئەف چەندە هەموو دەبیتە مەلەفەکی تایبەت لە دادگەها لاهای ئیرۆ هەموو کوردێن ئێزدی و خەلکێ شنگالێ بتایبەت ئەلیڤیاوێ چەندێنە کو کەسا شنگالێ بیتە جینۆساید داکو ئەو فەرمانە داویە بسەرێ وان هاتی نەیە تەشبیرکردن وەکو ئەو دبێژن وەکی هەموو فەرمانێ بۆریە بسەرێ ما هاتین ئۆمە ڕەشید ئێن ئارتی پەرستگەها لالش